ئەمڕۆ بە فەرمانی بەڕێز جێگری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان کاک قوبات تاڵەبانی فەرمانی تەملیکردن و تاپۆکردنی سەرجەم ئەو خانووە زیادە ڕۆیانەیە کە لە ساڵانی ڕابردوو لە سنووری ڕاپەڕین دروست کرابووە هاوڵاتیەکانیان نایان دەتوانی مامەڵەی یاسایی لەسەر بکەن لەمە دوا بەبێ ئەو بڕیارە دەتوانین هەموو ئەو خانوانێک کە لەگەڵ ماستەر پلان و لە سنووری شارەوانیەکاندانەوە گرفتی نەخشەی بنەڕەتیان لەگەڵ نەخشەی بنەڕەتی شار گونجاون تاپۆ دەکرێن بەپێی ئەو فەرمانەوە هەموو ئەو داهاتانەی لە ئەنجامی تاپۆکردنی ئەو خانوانەش کە دەست دەکەوێت لە سنووری ئەو شارەوانیەدا دەتوانێت خەرج بکرێتەوە بۆ پرۆژەی خزمەتگوزاری لێرەوە دەستخۆشی لە بەڕێز جێگری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان دەکەین کە داواکاری چەند ساڵەی هاوڵاتیانی سنوورەکە و ئیدارەی سنوورەکە بۆ ئەوەی ئەو گرفتە هەم لە کۆڵ هاوڵاتیان ببێتەوە هەم بتوانێت کارە یاساییەکانیش لە شارەوانیەکاندا ئەنجام بدرێەوە دەبێتە هۆکاری ئەوەی جارێکی تر بژانەوە بۆ سنوورەکە بەو داهاتی کە لە ئەنجامی ئەو پرۆسەیە دەست دەکەوێت کۆمەڵک پرۆژە خزمەتگوزاری گرنگ لە سنووری شارەوانیەکاندا جێبەجێ بکرێنەوە دەمەوێت سوپاسی فەرمانگەی یاسایی لە سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران بکەین کە لە ماوەی ڕابردوو بە شێوەیەکی بەردەوام لە کۆبوونەوەدا بۆەوە لەگەڵ ئێمە ڕاوێژی کردو بۆی بتوانین بەیەکەوە بگەین بە سیغەیەک بۆ دەرکردنی فەرمانە لە ئەنجامی ئەو بڕیارە دەتوانین بڵین لە سنووری ئیدارە ڕاپەڕین بە شێوەیەکی گشتی لە سەر 20,000 کەس سوودمەند دەبێت لەو پرۆسەیەوە کاریگەری لەسەر بژانەوەی بازار و جوڵان لە مامەڵەی زەوی و لە کڕین و فرۆشتن و لە کاسبکارانیش دەبێت بەدڵنیایی.